بۆ ئەوانش کە دەیانەوێت بە شێوەیەکی یاسایی یان بۆ سەردان بێنە یەکێتی ئەوروپا زانیارێکی باڵکێشەیە. فەڕەنسا بە بەراورد با وڵاتانی دیکەی ئەوروپا زۆرترین داواکاری پێدانی ڤیزەی لە سەر تاسەری جیهان ڕەت کردوێتەوە. لە کۆی 652,331 داواکاری ڤیزە کە زۆرترە لە 9 میلیۆن داواکاری بێگومان 128,672 داواکاری لە فەڕەنسا ڕەتکراونەتەوە بۆ ڤیزە. لە دوای فەڕەنساش ئیسپانیا دێ 483,469 کەس لە ساڵی 2021دا داوای ڤیزیان لە وڵاتە کردووە. لەو ژمارەیە 69,863 داواکاری ڕەتکراونەتەوە. ئەڵمانیا سێمین وڵاتی ئەوروپیە کە زۆرترین داواکاری بۆ ڤیزە ڕەت کردوێتەوە. باڵکێشە کە نیوەی ئەو ژمارەیە کە بۆ ڤیزە ڕوو لە فەڕەنسا دەکەن داواکاریان پێشکەشی ئەڵمانیا کردووەواتە زۆرتر لە فەڕەنسایان ڕابینیوە بۆ وەرگرتنی ڤیزە. ئەوانەی کە لە ئەڵمانیا داوایان کردووە 346,284 داواکاری بووە کە 53,978 داواکاریان ڕەت کراوەتەوە. ئەو وڵاتانش کە کەمترین داواکاری ڤیزایان ڕەت کردوێتەوە بریتین لە لوکسمبۆرگ بێگومان کە لە کۆی 2383 داواکاری تەنیا 29 داواکاری ڕەت کردوێتەوە. سلۆڤاکیا دوای لوکسمبۆرگ دێ 3886 جار یان داواکاری هەبوو بۆ وەرگرتنی ڤیزای ئەوروپا ڤیزای شنگن تەنیا 107 داواکاری ڕەت کردێتەوە. اینجا ئایسلندێ لە کۆی 2735 داواکاری تەنیا 259 داواکاری ڕەت کردێتەوە.